لای هەواڵی یەکەممان و باس لەواکەین کە لە قەرەگوڵی شارەزور پەردا لەسەر وێنەی شاعیری گەورەی کورد حەزرەتی نالی لابرا. بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و هونەرمەندان و مامۆستایانی زانکۆ و مامۆستایانی ئاینی و کەسایەتیە دیارە کۆمەڵایەتیەکانی سلێمانی بە شارەزور لە گوندی قەرەگۆڵ لە نزیک شوێنی مانەوەی حەزرەتی نالی پەردە لەسەر وێنەیەکی گەورەی ئەو ئەدیبە گەورەی کورد نالی شاعیر لادرا. کارە هونەریەکە بەسەر پەرشتی دیاری حاجی جەزای میکایلی و لەلایەن هونەرمەند پشکۆ محەممەد ڕۆستەمەوە دروست کراوە. لە مەراسیمەکەدا چەندین توێژەری و مامۆستای زانکۆ باسییان لە بەرزی و عارەفی و عالەمی حەزرەتی نالی کردووە. چەندین چالاکی تریش ئەنجام دران و خەڵاتی ڕێزلێنانیش بەخشرایە دەستگای میدیایی کورسات لە پای خەمخۆری و گرنگیدانی زۆری دەستگاکە بە بابەتە کلتوری و هونەری و ئەدەبیەکان. من هونەرمەند پشکۆ محەممەد ڕۆستەم کە شەرەفی ئەوم پێ بەخشتا بتوانم کارێک بۆ نالی ئەنجام بدەم. ئەم کارە بە پیاوەرەکەی 2 مەتر و نیو بەرزیەتی بە 2 مەتر پانی بە ئاسن بە لیزەر بڕاوە دیزایانی منە بە سپۆنسەری کاک دیاری حاج جەزایە. هەڵبەتە ئەمە خەون و خەیاڵێکی بیرۆکە جوانەکانی جەنابی مام جەلال بوو لەگەڵ حاج جەزای مکایاڵی کە 3 شەو لە ماڵی کاک حاج جەزا ئەبێ ئەڵێ کاک حاج جەزا بۆچی پەیکەرێک بۆ ناری نەکەن. من لە وتارەکەمە ئیشارەتم بەوەدا ئەو خەونە ئەبێ بێتە دی کاک دیاری منی ڕاست بات ئەگەر لەو بەربێ یا لەم بەربێ بتوانی وێنەیەکی نالی لەسەر ئەم شەقامە بۆ هەموو تەنانەت هەتا گاتە شاری پایتەختی بەغداد عێراقا لێرە هاتیە پڕێ وێنەی نالی ببینێت و لەم گوزەرە و لەم خانە خوێدا ئەم کارە ئەنجام دێ. خۆشبەختانە نالی و خەونی ئەرخەوانی ڕەنگی داوەتۆ لە سەرتاسەری کوردستانە چونکە نالی قودوەی ئەدەبیاتە و ئەتوانم بڵێم پشکی شێرە لە وشەی کوردیە. خۆشبەختانە پرۆژە هونەرەکان و ئەدەبیەکانی حەزەتی نالی لە شارەکانی تر لە کوردستان لە پایتەختی کوردستان لە عێراق بە تایبەتی لە ئەستەمبوڵ بگرە لە ڕۆژ هەڵاتیش هێواشواش ئەوە کارەکان ڕێچکەشکێنە بێ بۆ مووقع و مەودا و مەکانی نالی خۆی. بۆیە ئەم پرۆژەیەمان ئەنجامدا لێرە لە خاکوخۆڵی شارەزور کە ئەوە تەپەی نالیە بەرامبەرێتی هەمووی تێڕوانێت هەمیشە بێت تێی بڕوانێت ئەم پرۆژەمان بە هەنزانی لە قەرەگۆڵ ئەنجام بدرێت. بێگومان ئەم ئیشە لە ڕاستیە کارێکی زۆر پیرۆزە. گرنگیدان بە پیاوە گەورەکانی خۆمان بە شاعیرە گەورەکان بە تایبەتی بە نالی لەم سەردەمەیە مانایەکی زۆر گرنگی هەیە. وەکو من لە بابەتەکەمە ماشەم پێ کرد لە ڕاستیە یەشێک لە نازناوەکانی تری حەزرەتی نالی بریتە لەوەی کە فریاد ڕەسی سیاسەتە، ئەوەی کە سیاسەت ناشرینیەکە نالی لە ڕێگای شعرەکانیەوە لە ڕێگای ئەدەبیاتەکەیەوە جوانیەکە. بۆیە لە ئێستاە ئێمە لە ڕاستیە زۆر پێویستیمان بە گەڕانەوە هەیە بۆ نالی، پێویستیمان بە تێگەیشتن هەیە لەو گوتار و جیهانبینیی کە ئیشی لەسەر کردووە. زەقترین ئەدگارەکانی نالی بریتە لە شانازیکردن بە زمانی کوردی، شانازیکردن بە کوردبوون و شانازیکردن بە شار. بەڕێی من وەکو ئاماژەشم پێکرد وەسفی گەورەی ئەو بۆ سلەیمانی لە چامەکەیە کە لە هەندەرانەوە ئەینووسێ چەندێک گرنگیدانە بە جوگرافیایشی دیاریکراو کە ناوی سلەیمانیە، زیاتر لەوە گرنگیدانە بە شار کە کوردبوون، دەوڵەتی کوردی، گوتاری کوردی، مەدەنیەت بەر لە هەموو شتێک پێویستی بە شارە. بە تایبەتی ئەم چامەیەکە ئەنووسێ و کاتە ئەنووسێکە ئەستەمبولە بینێ، شامە بینێ، دیمەشقە بینێ، بەڵێن شاری مەکە و مەدینەوەوانە بینێت تێگا لەوەی کە شار چ گرنگیەکی هەیە لە حزوری نەتەوەیە. وێ گەڕانەوە بۆ نالی، گرنگیدان بە نالی لە ڕاستیە لەلایەن هەرچێکەوە بێ جێگای دەستخۆشیە. بە تایبەتیش من لێرە دەستخۆشی لە برای بەڕێزم کە دیاری حەج جەزاکەم کە ئەم مناسبەتی ڕێخستووە.